لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 249 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان و بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما كان لبشر أن يؤتيه الله الكتاب والحكم والنبوة ثم يقول للناس كونوا عبادا لي من دون الله ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون. بەڵێ خۆشەویستان، دیارە لە سەبەب نزولی ئەو ئاەتە وەکوانێک لە تەفسیرەکان دەڵێن کاتێکەوە وەفدەکەی نەجران کاتێکەوە نەسرانی بوون، هاتبوون لەوەی کەوا گفتکۆ لەگەڵ پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. یەک لە قسەکانیان ئەوە بگوتیان: یا محەممەد، ئایا دەتەوێت ئێمە ئەتوو بپەرستین وەکو خودایەک؟ وەلعیاذ بالله. خوای گەورە دەفەرمی لە وەڵامدا ئەو ئاتەیدا بەزان: ما كان لبشر أن يؤتيه الله الكتاب والحكم والنبوة. لبو هیچ بەشەرێک نەهاتیە کاتێک کە خوا سبحانه وتعالى کتاب و حکم و پێغەمبەرایەتی پێ ببەخشی، ثم يقول للناس، پاشان بە خەڵکی بڵێ: كونوا عبادا لي من دون الله، پاشان بە خەڵکی بڵێ ببنە بەندە لە بۆ من جگە لە خوا، والعیاذ بالله. ولكن كونوا ربانيين، بەڵکو فەرمان بە خەڵکی دەکەن ببنە ڕەبانی. بەچ ببنە ڕەبانی؟ بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون. بسبب أوي ببن رباني، بهوي أوي ببن رباني كاتك وتعلمون الكتاب، كتاب فير خلشي دكن، وبما كنتم تدرسون، وبهوي أوي كوا بخوتان دراسي دكن. ترى بكتي معنا آتك كواتا هيز بشريك لبوينيا أجر پیغمبران عليهم الصلاة والسلام طبعا كلير دا خواي قول باسيان دكا، ومن باب أولى لغير پیغمبرانيش عليهم الصلاة والسلام هیچ کەسێک لە بۆی نییە داوا لە خەڵکی بکە کە ئەو بپەرستی، چونکە پەرستن تەنها و تەنها لە بۆ خۆیە سبحانه وتعالى. بەشەر ما كان لبشر، کاتێکە لێرەدا باسی ئینسان دەکا بە بەشەر ناوی دەبا. دیارە زانان دەفەرمون ئینسان پێی دەگوترێ بەشەر لەبەر ئەوەی لە بەشەرەوە هاتێ، بەشەرەوە هاتە پیست، ئەوەی کەوا دیارە لێ ئینسان پێ دەگوترێ بەشەر لەبەر ئەوەی پیستەکەی ئینسان وەکو باقی گیانلەبەرانی دیکە دانە پۆشرایە وەکو باقی گیانلەبەرانی دیکە. کاتێکەوە بە هەمووی گیانلەبەری وایە هەمووی بە مو یاخود هەمووی بە خوری، هەمووی بە وەکو با بڵێن تەیر و توال بەشتی دیکە کە دادەپۆشرێ. بەڵام بەشەر لاشەی هەندێک جێگای کەمووی لێدێ، ئەوانی تریان بەعام ظاهرە و بەشەڕە و پێستەکەی دیارە. و لەبەر هەندێشە کاتێکەوە قسەی خۆشی لەگەڵ دەکرێت، مژدەیەکی خۆش پێ دەدرێ لە دموچاوی لە بەشارەی وەجهی بە دیار دەکەوی و دەدرەوشێتەوە. ئیتر بۆ اعتبارە پێگوترایە بەشەڕ. ئیتر ما كان لبشر أن يؤتيه الله، هی لە بۆ هیچ بەشەرێک نییە کاتێکەوە خوای گەورە الله سبحانه وتعالى کتابی پێدەبەخشی وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام و باقی پێغەمبەران کە عليهم الصلاة والسلام، لە بۆ هیچ بەشەرێک نەهاتێ کە خوای گەورە کتێبێک لە کتێبەکانی خۆی پێدەبەخشی و هەروە حکمی پێدەبەخشی. حکم وەکو زانان دەفەرمون واتە و فەرمانی پێدەکا کەوا حکم بە ناوەڕۆکی ئەو کتابەی بکە، و فەرمانی پێدەکا کەوا حکم بە ناوەڕۆکی ئەو کتێبەی بکە، و نبووە و پێغەمبەرایەتیشی پێدەبەخشی. دیارە کەسێکەوە خوای گەورە کتابی پێبەخشی و فەرمانی پێکرد کەوا حکم بکە بە ناوەڕۆکی ئەو کتێبە، و هەروە پێغەمبەرایەتیشی پێبەخشی. کەواتە لێرەدا نەبادا کەسێک وا تێبگا کەوا ئەن یؤتیه الله الکتاب لەبەرەوەی غەیری پێغەمبەرانیش ئومەتەکانیان ئوتوا الکتاب،
ئوتو الكتاب کاتە پێغەمبەران کە کتابیان لۆ دادەبەزێت لە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەڵام لەفظی ئەن یوتیه الله ئیتا لە بۆ پێغەمبەر و لە بۆ ئومەتەکەشی بەکاردەهێنرێ کەواتە لە بۆ پێغەمبەر لە بۆ ئومەتەکەش بەکارنکەوە ئەو کتێبیان لەلایەن خوای گەورەوە لە ڕێگای ئەو پێغەمبەرەوە پێگەیشتیە. ئیتر کە لێرەدا زیاتر باس لە پێغەمبەر دەکات لێ تەفسیلی پێدا دەفەرمی هیچ بەشەرێک لە بۆی نییە کاتێکەوە خوای گەورە کتابێش پێبەخشیە و فەرمانی پێکردی حکم بە ناوەڕۆکی ئەو کتێبەی بکە و هەروەها پێغەمبەرایەتیشی پێبەخشیە نبووەی پێبەخشیە. جا نبووە وەکو زانایان دەفەرمون یان لە نەبووەی هاتیە نەبووە واتە جێگای بەرز و بڵند پێگوترێ نەبووە مرتەفع لەبەرەوەی فعلەن پێغەمبەران لێ پێیان گوترێ نەبی لەبەرەوەی خوای گەورە بەرزیان دەکاتەوە بڵندیان دەکات لە ناو بەشەریەت لە قەدر و قیمەت و هەروەها بابنیان لە نەبووەوە هاتیە یان لە نبووەوە هاتیە لە نبووەش لە نەبەوە هاتیە واتە هەواڵی گرنگ لەبەرەوەی پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وەسەلام هەواڵی گرنگیان لە لای خوای گەورە پێیە لە بۆ ئومەتەکانیان. ئیتر لە بۆ هیچ بەشەرێک نهاتێکەوە خوای گەورە کتێبی پێبەخشیە و فەرمان پێکردی حکم بە ناوڕۆکی ئەو کتێبەی بکە و هەروەها پێغەمبەراتی پێبەخشیە ثم يقول للناس كونوا عبادا لي من دون الله ئەوزە پاشی ئەو بەخششەی خوای گەورە بە خەڵکی بڵێ ببنە بەندە لە بۆ من دون الله من دون الله واتە لە خوار خوای گەورە سبحانه وتعالى کەواتە جگە لە خوای گەورە ببنە بەندە لە بۆ من والعیاذ بالله. هیچ پێغەمبەرێک لە بۆی نەهاتێ ئەو قسەی بکە وە کەسیشیان نایکەن وە کەسیشیان نایکەن کەواتە پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وەسەلام معسوومن وەکو هەممان دەزانن معسوومن و هەروەها تەبلیغی پەیامی خوای گەورە بە کامیلی دەکەن کەواتە ئەگەر لە بۆ پێغەمبەران ئەو شتە نەهاتبی من بابین ئەولا لە خوار پێغەمبەران هیچ کەسێک لە بۆی نییە داوا لە خەڵکی بکاتن ئەگەر بە یەک زەڕەش لە شێوازەکانی عیبادەت پەرستنی لۆ ئەنجام بدەن لەبەرەوەی عیبادەت هەر هەمووی شایەنە بەخوای گەورە سوبحانەهو وتەعالا هەر هەمووی شایەنە بەخوای گەورە یەک زەڕە عیبادەت لە بۆ غەیری خوای گەورە سوبحانەهو وتەعالا جائز نییە و خوای گەورەش قبولی ناکات چونکە ئەگەر ئەشرەفی بەشەریەت کە پێغەمبەرانن ئەوان لە بۆیان نەبی و لێیان قبول نەکرێ دیارە من بابین ئەولا لە غەیری پێغەمبەران هەر قبول ناکرێ و خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە هیچ کەسێک قبول ناکات هەتا وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو پێغەمبەری مە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کەوا گەورە و سەرداری پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وەسەلام خۆشەویستی ڕەب العالەمین ئەوش پێ بەنسبەت ئەو دەفەرمی وەلەو تەقەوەلە عەلەینا بعض الأقاویل لأخذنا منه باليمين ثم لقطعنا منه الوتين فما منكم من أحد عنه حاجزين كواتا أجر شتيك لسر إيمة هل بستيك إيمة نمان قتبي لأخذنا منه باليمين واتبا دستراس ليد دين واتزور بقوة ليد دين ثم لقطعنا منه الوتين وتين شادماري ملي دبرين وتدي كوجين سبحان الله فما منكم من أحد عنه حاجزين هيج كسيكو هيج دصراتك نية بتوانیتەن ئەوی پەنابدا لە خوای گەورە والعیاذ بالله کەواتەوە لە بۆ پێغەمبەرێکەوە معسوومە فەکەیفە لە بۆ غەیری پێغەمبەران خوای گەورە قبولی ناکا کەواتە پێویستە ئەو ئاتە و هەروەها هاوشێوەی ئەو ئاتانەمان لە پێش چاوبی کاتێکەوە داعوە دەکەی ئاگادار بە داعوە و بانگەوازەکەت لۆ لای خوابی سوبحانەهو وتەعالا بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک قودسیەت بە نەفسی خۆت مەدە بۆی کەوا بەشێک لە عیبادەت والعیاذ بالله ئیتر بەشێک لە عیبادەت چییە جۆڕایەلیە چی کوێرانەت بکەن اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەنسبەت کە جوولەکە و دیانەکان دەفەرمی عولەماکانی خۆیان لە ئەحبار و لە ڕوهبانەکان کردنیان بەخوا لە غەیری خوا کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ئاتەی خوێندەوە عەدی کوڕی حاتم کە پێشتری نەسڕانی فەرمی یا رەسوول الله خۆم ئەوانمان نەدەپەرست پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حەلالتان حەلالیان لە بۆ ئەنگۆ حەرام دەکرد حەرامیان ئەنگۆ حەلال ئەنگۆش جۆڕایەلیتان دەکردن ئەوە عیبادەتی ئینگۆ بوو لە بۆ ئەوان کەواتە ئەوانەی کەوا داعوە و بانگەواز دەکەن بە تایبەتی میراتگرانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاگادار بن پێویستە هەموو عیبادەت لە بۆ خوابی هەموو داعوە و بانگەوازەکەشیان لە بۆ خواوی و ئیخلاسیان هەبی لە بۆ خوا سوبحانەهو وتەعالا بە هیچ شێوەیەک شتێکەوە لە هەوا و ئارەزوی ئەوانەوە دەردەچی ئامادە نەبن بابرێن نابی داعوە لە بۆ ئەو خەڵکە بکات لە پێناو هەوا و ئارەزوی خۆی و خەڵکی لە خۆی کۆ بکاتەوە شێوازێک لە شێوازەکانی بەندایەتی لەو خەڵکە داوا بکات لە بۆ خۆی
بەڵکو بەندایەت پێویست هەموو لە بۆ خوابی سبحانه وتعالى. ثم يقول للناس كونوا عبادا لي من دون الله لە پێغەمبەران قبول ناکرێت فكيف لە بۆ غەیری پێغەمبەران قبول دەکرێت والعیاذ بالله. بەڵکو دی پێویستە چی دەڵێن پێغەمبەران چی دەڵێن بە خەڵکی خۆ ناڵێن وەرن ببنە بەندەی ئێمە نا ولكن كونوا ربانيين بەڵکو پێغەمبەران عليهم الصلاة والسلام بە خەڵکی دەڵێن كونوا ربانيين پێیان دەڵێن ببنە ربانی ببنە ربانی. ربانی چییە؟ وەکو زانایان دەفەرمون نسبة إلى الرب کەواتە ببنە کەسێک کەوا تەنسیب دەکرێتە سەر پەروەردگار وەکو کەسێکەوە لحیە هێدەیە لحیانی ئیتر بەو شێوەیە نون و یاکە زائیدە لە بۆ تەنسیبە کەواتە ڕەبانی ئەو کەسێکەوە تەنسیب دەکرێتە سەر ڕەب ئەوجا وەکو زانان دەفەرمون کەواتە ڕەبانی یان با بڵێن دەگەڕێتەوە لۆ ڕبوبیەتی خوای گەورەیان دەگەڕێتەوە لە بۆ تەربیەت چونکە ڕەبیش لە تەربیە هاتیە هۆرد و ماناشی لە خۆی گرتێ بەڕاستی. کەواتە كونوا ربانيين بەڵکو فەرمان بە خەڵکی دەکەن کەوا ببنە ڕەبانی. ڕەبانی نسبة إلى الربوبية واتە ببنە بەندەی مخلیسی ئەو زاتە کە ئەڵڵایە سبحانه وتعالى ببنە بەندەی مخلیسی ئەو زاتە کە ئەڵڵایە سبحانه وتعالى لە هەموو ئەقوال و ئەفعالتان لە هەموو کار و کردەوەکانتان بە قەلب و بە قالب ببنە بەندەی ئەڵڵا ببنە بەندەی ئەو ڕەبەی کە ئەڵڵایە سبحانه وتعالى تاوک پێتان گوتنی ڕەبانی. وهروها رباني وكوتوا نسبة إلى الربوبية ونسبة إلى التربية كواتا لروي التربية توش أنجوكاتك ربانينا خوتان يقلاك تولي بخوا سبحانه وتعالى بيوست مربيج بن مربي بن پروردي خلچيب كان بو پیامي كبيتانا بو پیامي كبيتان وكويستا ديروني دكاتو بسبب سببنا رباني بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون لقراءتش كاتب بما كنتم تعلمون الكتاب بما كنتم تدرسون بتسي دبي رباني بوكوا لبو خوا بصلحي وهروا پروردي خلچيج بكي بوي دبي رباني بما كنتم تعلمون الكتاب باك سببيه وكوتمان بدو قراءة تعلمون وتعلمون واتا بخوتان كفير بوينا وخلچيش فير دكن بخوتان فير بوينا وخلچيش فير دكن بخوتان فير بوينا تعلمون تعلمون خلچيش فير دكن وبما كنتم تدرسون وبسبب وكوا دراسي قرآن بيروس دراسي كتابي خواهي قورة دكن تدرسون سوكو زانان دفرمون تدرسون واتا دراسي لفظي آتكاني خواهي قورة دكن وتعليميش دراسي معناي آتكاني خواهي قورة دكن سبحانه وتعالى كواتا رباني أو كسي كوا هم دراسي لفظي كتابي خواهي قورة دكا كزور بيويستا تا لفظكي براستو دروستي في النبي معناه كشتي ناقي هم دراسي معناه دكا وكاتش كوا خوي بوي ترباني بوي كوا أو واتاني كفير بوا لحسن خوي جيبزي كرديو مخلصا لبو خواهي قورة خوي يقلا كردو بقلب وبقالب إتر لنتيجي أوي بسببي أو تعليم تدريسي لبو قرآن بيروس پروردي خلچي دكا وزاو كزانان دفرمون لهندك لتفسير كان دفرمون رباني أو كسيك العلماء الحلماء الحكماء أواني كوا باولين زانانا أواني كوا دانانا أواني كوا للصرخونا أواني كوا يربون الناس بصغائر العلم قبل الكبائر كواتا أواني كوا پروردي خلچي دكن بترتيب طبيعي خوي شتكتككان يا فيركن أو زدين سر شتقوركان شتكتككان كوا أوش أسلوب يشي پروردية پرورده كردن وهو أزانان دفرمون أو كسر ربانية كوا نك تنها علم بخلچي رادقيني نا بهالسكوتكاني كاتكوا أو علمك بيتي لسر خوي وبهالسكوتكاني الرنگ داتوا خلچي بي پرورده دبن كواتا كسي رباني نك خلچي فير علم دكا بتنها بركو التربية پرورده خلچيش دكا وكوكو دل التربية وتعليم بل كسي رباني ويكوا پرورده دكا تعليميش دكا هم بقسو بعلمك كبيتي هم بو خوروش تزواني كوا لي رنگ داتوا كوا نتيجة يقلابون ويتي لبو خواهي قور سبحانه وتعالى نتيجة ويكوا ربانية خوي يقلاك تولبو أو ذات بيروز لخواي قول دبارين ولو كسان بين كوا رباني بين بوي كوا خومان يقلاك تولبو خواي قول سبحانه وتعالى أو ذابت وين سود ما لو خومانو لو دور بري خوشمان هبي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين
وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.